ئاگەهی زانیاری جەم هەوێت چ هەنە سەبارەت ڕەوشە سەی سادق چ بێتەکردن چنایەتەکردن ڕەوش بە ئاوایەکی گشتی ڕەوشە خەلکی یا چاوایەت نەهادا بەڵێ باینتان باش ئێستا ڕۆژی سەی سادق ئارامە دکان و بازاڕەکان بە شێوەیەکی ئاسایی وەک ڕۆژانی ڕابردوو کراونەتەوە هیچ حاڵەتێکی خۆپیشاندان تا ئێستا نییە و ئەوەی کە هەیە شەوی ڕابردوو ناوچەی پارتی دموکراتی کوردستان چۆڵ کراوە و ئێستا هێزێکی پۆلیس و ئاسایش ئەو بارەگایە دەپارێزێت بۆ بڕیارە وەک ڕۆژانی ڕابردوو مامۆستایان و فەرمانبەران لە دەواازەی قەزای سەی سادق لەوێ دەست بە ماگرتن خۆپیشاندان بکەن هیچ گەلەوە هیچ خۆپیشاندانێکی کە تا ئێستا ئەگەری بەڕێوەچوونی نییە ئەوەی ئاماژە بۆ بکەم لە قەزای شارە زۆر ئەمڕۆ بە شێوێکی جیاوازتر بۆ یەکەم جار خۆپیشاندان و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران بەڕێوە دەچێت. بەڵێ عومەر وەک دیارکە و کامیرا NRT دەست بەسەردەهات بۆ گرتن کامیرا NRT گەشتە سێوە یان هێشتان دەست بەسەرداگرتیە و نەگەشتێ جەم هەوە نەخێر دوێنێکە لە کاتی ڕووماڵکردنی خۆپیشاندانەکاندا کامێرا و کەرەستەکانی تیمی ڕۆژنەوانی NRT دەستی بەسەرداگیراوە لە ناوچەی پارتی دموکراتی کوردستانەوە ئێمە تا درەنگانێکی شەویش لە هەوڵی وەدابین کە کەرەستەکانمان وەرگرینەوە بەڵام پێمان وزرا ئەو کەرەستانەکان تەسلیم ناکرێتەوە جارێک ئیتر هێشتا کامیرا ژعالیە پارتی دموکراتی کوردستان بە دەست بەسەرداهاتیەگرتن نەک ژعالیە هێزەکە بشن هێزە ئەمنی یان ئاسایشیان حکوومەت بتنێ ژعالی حزبێ بە دەست بەسەرداهاتیەگرتنەوە نییە؟ بەڵێ بەڵێ لەلایەن ژمارەی کابی و ئەندامی پارتی دموکراتی کوردستانەوە کە لە بەردەم بارەکەدا بوون هەڵیان قسەیە سەرمان و کەرەستەکانیان بردوین. بەڵێ سپاس بۆ پەیامنێرە عومەر کۆپڕەکە تەلەفۆنت گەلمەدا بێ ئەم بچن